بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دەکەین و قسە لەسەرەوە دەکەین بۆچی نردنی موچەی مانگی چوار دواکەوتووە هۆکارەکەی چییە وەکەی موچەی مانگی چوار ڕەوانە دەکرێت و واستەکراوە بەچی و لەسەر دوایین زانیاریش لەبارەی پرسی بە بانکیکردنی موچەی موچەخۆران بەکوێ گەشتووە کەی دەست پێ دەکات موچەخۆران لەکوێ تۆمار دەکرێن هەروە قسە لەسەر پرسی داهاتە ناوخۆیەکانیش دەکەین ئایا هیچ ڕێکەوتنێک کرا و دەکرێت لەسەر داهاتی نەوتیش هەر قسە دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز سۆرا عومەر پەرلەمانتاری عێراق قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان برەچوونی زۆری کردووە دوێنێش کۆبوونەوەی هەبووە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق شیع سوودانی لەسەر ئەم پرسانە دەوەستین کاک سۆران بەخێر بێن سوپاسیامە دەبوون دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کەی موچەی مانگی چوار دێت ئێستا موچەخۆران چاوەڕێن وا بڕیار بوو هەفتەی ڕابردوو بێت دیارە کەی دێت؟ بەڵام بەناوی خوای بەخشندەی میهرەبان لەو دیدارە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دیارە بابەتەکە بۆ پرسی گەنمی جوتیاران بوو کە ئەوەش بابەتێکی گرنگە و بژێوی ژیان و ئاسایشی خۆراک و گوزەرانی زۆرێکی جوتیارانی هەرێمی کوردستان و خانەوادەکانی لەسەرە. سوپاس بۆ خوای گەورە بەرەکەتی خۆی بەسەرا ڕژاندوین لە باران لەو ئەرزە بە پیتەی هەمانە ئەم ساڵ بە پێی ئەو ئامارەی کە دوێنێ تەسلیمی سەرۆکوەزیرانمان کرد هەرێمی کوردستان 2,900,000 دۆنم زەوی چاندووە بە گەنم واتە ئێمە بەرهەمێکی زۆرمان هەیە. پێشبینی نەکرێت چەند بێت چەندتە؟ پێشبینیەکان بەڵێ هەموو ئەو پلان و داواکاری و پێداویستیانی کە هەبووە دوێنێ بە شێوەیەکی زۆر باش کە من دەستخۆشی مێ بۆ وەزارەتی کشت و کاڵ و وەزیری کشت و کاڵ مەسحێکی زۆر گرنگیان کردووە چکە عێراق لە ساڵەکانی ڕابردووی ود ئێوە ڕاست نییە 2 ملیۆن دۆنم زەویتان چاندووە. ئەم ساڵ پلانێکی زۆر باشدانراوە بۆ ئەوەی بە مشتەرەکی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق هەموو مەسحێکی تەواوەتی زەویە داچێنراوەکان بکرێ و بە دۆکۆمنت هەمووی تەسلیم کرا بە سەرۆکوەزیران لەسەر بنەمای ئەمە بێن پشکی جوتیارانی هەرێم لەو گەنمەی کە بە پاڵپشتی کرا و وەرەگیرێ لە جوتیار لە عێراقا جوتیارانی هەرێمی کوردستانیش بەهرەمەند بن لەو پشتیوانیەوە بەشێکە لە دەعم چکە جوتیاری ئێمە نەسەماد و نە ئامێری پێشکەوت و هیچ دەعمێک ناکرێ دەعمێک کە هەبێت تەنها ئەم لێوەرگرتنی گەنمەیە بە سیعری پاڵپشتی کراوت بۆ هەر تەنێک 850,000 دینارە. هەمووی وەردەگیرێت چکە جوتیارانی هەرێم چاوەڕێوەن بەڕێز لە لیژنەی پیشەسازی و بازرگانیشی کە تایبەتە بە لیژنەکەیەوە هەمووی وەردەگیرێت ئیشتان بۆەوە کردووە وەربگیرە ئەوەی کە ئێمە جوتیار هەیەی دوێنێ باسمان لەوە کرد کە وەزیری کشت و کاڵ دەستخۆشی لە سەرۆکوەزیران کرد بۆەوەی کە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە دەڵێ بێ گەنمی هەموو جوتیاران ئەوەی لە ناو پلانەکایە یا لە دەرەوەی پلانەکەشە وەربگیرێ واتە سەرۆکوەزیرانی ژاماژەی بەوە کرد کە ئێمە ئەم ساڵ لە عێراق پێویستمان بە گەنم نابێت لە دەرەوە هاوردەیکەین خۆمان گەیشتوین بە ئیکتیفای زاتی بەوەی هەرێمی کوردستانیشەوە بەڵام یەک گرفتمان هەیە کە ئەمڕۆ لە نەتیجەی بەدواداچوون و گفتوگۆ لەگەڵ لایەنی پەیوەندیدار بۆمان دەرکە و ساڵانە کە ئەم گەنمەی جوتیارانی هەرێم بە ڕێژەیەکی کەم وەرگیراوە ساڵی ڕابردوو
500,000 تەن سەرەتا 350,000 بوو دوای زەختمان کرد 150,000 تەنی تر وەرگیرا بۆمان دەرکەوت کۆمەڵێک بازرگان کە دیارە لەگەڵ لایانی پەیوەندیدارە شەراکەتیان هەیە ڕەشوە ئەدەن حەز ناکەن حیسەی هەرێم هەموو گەنمەکەی بە مەدعوم وەربگیرێ بۆ لەبەرەوەی بێن لە جوتیارانی هەرێمی بکڕنەوە خۆیان بیبن لە سایلۆکانی خوارەوە بیفرۆژن تەسلیمیکەن بە سیعری مەدعوم لە جوتیارێکی ئێمە تەنێک ڕێ بە 500,000 بە 550,000 ئەی با بە 850,000 تەسلیمی سایلۆیەکە و لەبەرەوەی ئەو هەموو گەنمەکەی لێوەرەگیرێ هیچ ڕێژەیەکی بۆ دیاری نەکراوە تەنها هەرێمی کوردستانەکە لە ساڵانی ڕابردوو 2014 و 15 و 16 گەنمی هاوردە تێکەڵ کراوە و کەشف بووە و زەربەیەکی لە سومعی گەنمی هەرێمی کوردستان داوە ئەومان تێپەڕان و بە ناڕەحەتی توانیمان لە قانونی یاسایشی خۆراکە پارەکەی وەربگرین بەڵام ئێستا پێمان وتن بەڕێزان هەرچی بنەتۆوی جوتیارانی هەرێمی کوردستانە لەلایەن وەزارەتی کشت و کاڵی عێراقەوە پەسەند کراوە جۆرەکەی دیاری کراوە جوتیاری ئێمە و گەنمانەی چاندووە هەر گەنمێک هاتە سایلۆکان لیژنەی مشتەرەک دروستکەن لە بینی هەرێم و بەغدا ئەگەر بەرهەمی ئەو بنەتوانەی کە خۆتان پەسەندتان کردووە نەبوو ڕەفزیکەن و ئەگەر یەک فەردە گەنم 1 کیلۆ گەنم هاوردە شکتان برد لە هەر جێیەکە سزای توندی بن و وەزیری کشت و کاڵیش ئامادەیی دەربڕی بۆ هەموو ئیجراعاتێک لەو بوارەوە بۆ یەک کەلێنمان بڕیوە لەوەی کە عێراق بەهانەی هەبێ بڵێ گەنمی جوتیاران وەرناگرین هەموو ئەم بابەتەمان لەگەڵ یانە گفتوگۆ کردووە سەرموچەش بەس لە کێو دیارەکەی وەردەگیری لە مانگی چەندەوە لە سەرەتای مانگی 6 کۆتایی مانگی 5 تر وەردەگیرەوە بەڵێنتان وەرگتووە ئەمڕۆ لیژنەی فەنی هەردوو لە وەزارەتی کشت و کاڵی هەرێم و بەغا دانیشتون 650,000 تەنیان پێشنیار کردووە وەربگیرێ لایەنەی عێراقی بەڵام لیژنە فەنیەکەی وەزارەتی کشت و کاڵی هەرێم ڕەدی کردوێتەوە و پێش هاتنم بۆ بەرنامەکە لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵی هەرێم قسەم کرد کەوتی نامەیەکی تایبەتم نووسیوە ئێستای نێرم بۆ وەزیری کشت و کاڵ کە ئێمە بەوە ڕازی نین ئێمە زۆر لەوە زیاتر بەرهەممان هەیە و ئەوەش مەسحەکان و راپۆرتەکان و بە مشتەرەکیش کراون بۆیە دەبێ گەنمی جوتیارانی هەرێم هەمووی وەربگیرێ ئێمە 4 فراکسیۆن پشتیوانی ئەم پرۆسەیە بووین لە کۆبوونەوەکە لەگەڵ سەرۆکۆزیران بۆ پێمان وتن ئەگەر ئێوە ئیشکالیەتێکتان لەوە هەیە دەسەڵات بە جۆرێکی تر مامەڵە بکە ئێمە معارەزەین لەبەر بەرژەوەندی جوتیارانی هەرێمی کوردستان هاتوین و چاودێرین بەسەر بابەتەکەوە بەسەر پرۆسەکەوە لەکوێ بزانین ئەمە ناحەقیە ئەمە گەنمی جوتیاری هەرێم نییە ئەمە هاوردەیە ئەمە قبول ناکەین بەڵام قبولیش ناکەین تاجیرێکی عەرەب بێت تەسیری هەبێت لە قەراری وەزارەت یا لایەکی تر گەنمی ئێمە بە ئارزان بکڕنەوە بیهێنن بە سیعری مەدعوم ئێوە لێیان وەرگرن ئەوەش ئێمە قبولی ناکەین ئەمێنێتەوە بۆ 1-2 ڕۆژی ئایندە بەڵام ئینشەڵڵا هەوڵێکمان بۆ ئەوەیە ئەیمانم بەسەر لەبارەی موچەوە چیت لە سوودانی پرسی دوێنێ کە کۆبنەوەتان هەبوو بۆ دیارکراوی خەڵک چاوەڕێی موچەی مانگی 4 ڕاستە کەی دێت تۆش پەلەی ئەوەت بوو من بە بابەتی گەنم دەسم پێ کرد بەڵێ بابەتی گەنمش گرینگە بەڵێ دوێنێ بە سەرۆکوەزیران ئەمە دووتم بەڕێز سەرۆکوەزیران ئێمە باسی گەنم بکەین باسی باران بکەین باسی هەرچی بکەین خەڵک لێمانە پرسێ موچەی مانگی نیسان چی لێ هات بۆ دواکەوت کە هاتە سەر بابەتی و پێیشەمەوە دووتم ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر مەوزوعی تەوتین
داهاتی ناوخۆ بەکوێ گەیشتووە بەڕێزیان لەسەر و بابەتە وەستا وتی موچە من مانگی 2-3 بۆیە نارد دۆخی خەڵگەم زانی چەند خراپە چەند موچەیان وەرنەگرتووە و لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرەو جەژنی ڕەمەزان دەڕۆشتن لەبەر ئەوانە ئەو 2 موچەیەم نارد بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە بێ بەدەم جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی بۆ مۆزوعی موچە واتە بڕیارەکار ئەوە نییە کە دراوە و تەواوی تر عێراق پارەکە بنێرێ و بڵێ بڕیاری مەحکەمەیە نەخێر بڕیاری دادگا وازەحە ڕەنگە هەندێک بڵێن ئەوە نییە دەڵێ لە دەرەوەی ناکۆکی سیاسی هەرێم و بەغدا بێ موچە بدرێ تەواوە ڕاستە بەڵام ئەمەی کە ئێستا هەیە ناکۆکی سیاسی نییە ئەمەی کە ئێستا هەیە دەست پێنەکردنە بە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی بۆ بەردەوامی موچە ڕەنگە بپرسی چۆن وەنیە؟ بڕیاری دادگای فیدراڵی سەرۆکوەزیرانی عێراقی پابند کردووە بە پێدانی موچەی هەرێمی کوردستان لە ڕێگای تەوتین لە بانکە حکومیە ئیتیحادیەکان و دابەشکردنی موچەکەش لە ڕێی ئەو دەروازانەی کە هەیە لە هەرێم یان لقی ئەو بانکە ئەهلیانەی کە لە بانکی مەرکەزی عێراقی ڕێپێدراون و لە هەرێم هەن ئەمە خاڵی یەکەمی بڕیاری دادگای فیدراڵیە سەرۆکوەزیران ئەڵێ بەڵێ من پابەندیم دەربڕیوە ئەو 2 موچەیەم لەو دۆخە ناردووە بەڵام مەرجەکەی تەوتینە ئەگەر ئەوترێ تەوتین کاتێوێ بەسەر چاو محکەمەی ئیتیحادیش ئەڵێ موچە بەردەوام بێت تا تەوتین تەواوە بێ مەرجەکەی دەست پێکردنە بەس تەوتین دەستی پێ نەکردووە هەرێمی کوردستان هاتووە ئاڵاوە بە تەوتین لە بانقی ئەهلی قەراری محکەمەی ئیتیحادیش ئەڵێ تەوتین لە بانکی حکومی عێراق ئەڵێمە پابەندین بە بڕیارەکە وەکو خۆی ئەمە گرفتی یەکەمی موچەی مانگی نیسانە و مانگەکانی تریش باش گرفتی دووەم دەڵێ هەموو مانگێک ئەمەی منێڵێم خاڵی دووەمی بڕیاری دادگای فیدراڵیە دەبێ هەرێمی کوردستان هەموو مانگێ میزان مراجعەی مانگی پێشوو بنێرێ ئەنی خەرجی مانگی پێشوو بەڵێ میزانی مراجعەی مانگی پێشوو مانگی 2-3یان ناردۆ حکوومەتی هەرێم هەمووی غەڵەتە هەمووی غەڵەتە غەڵەتەکەی دیارە چێ؟ بەڵێ هەر ژمارەکانی کە کۆیان کردوتەوە لە بەغدا مانگی 2 چەندێک بۆ موچە خەرج کراوە مانگی 3 کە کۆیەکەنەوە ئەم ڕقەمانە شتی سیر دەرەچن هیچی بەسەر هیچەوە نییە واتە چۆن نووسراوێکیان نووسیوە وڵا داهاتی ناوخۆمان 905 ملیارە دوایڵەن وڵا غەڵەتمان کردووە میزان مراجعەشیان وا ناردووە ئەمەش خاڵی 2 خاڵی 3 لە بڕیاری دادگای فیدراڵی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی پابند کردووە بە کار ئاسانی بۆ تەوتین و ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی تۆ سەرۆکوەزیران وتی هەرێمی کوردستانی 1 دیناری داهاتی ناوخۆی نەداوە بە ئێمە سوودانی وایوت بەڵێ تۆ 1 دیناری داهاتی ناوخۆت لە کێوە نەداوە مانگی 10 ساڵی 2023 موچەت دابەش نەکردووە داهاتی ناوخۆت ماوە مانگی 11 مانگی 12 ئەوە 3 مانگ مانگی خۆیان دابەشیان مانگی 320 ملیاریان داوە مانگی 2 نەیان داوە مانگی 3 مانگی 4 واتە لە 7 مانگە 1 مانگ 320 ملیاریان سەرف کردووە 6 مانگە داهاتی ناوخۆ نەسەرفیان کردووە نە دینارێکیان بۆ عێراق گێڕاوەتەوە
عێراقەڵێ 2023 من لی مەسئول نیم و بە سێ موچەکەشەوە و حەقم نییە لە یەکی 2024 کوا داهاتی ناوخۆ باش ئەمڕۆ 6:05 بەڵێ واتە داهاتی ناوخۆی ئەم چەند مانگە کوا 1 دیناری نەداوە وتی تازە بە تازە سەرۆک وەزیران 2 نووسراوی ناردووە یەکەم ڕازین بە تەوتین لە بانکی TBI کە عێراق داوای ڕەشید و ڕافیدەین و TBI کردووە باش هەرێم TBI هەڵبژاردووە ڕازیە بەڵێ خاڵی دووەم تازە نووسراویان کردووە کە پابەندین بە ڕادەستکردنی داهاتی نانەوتی بە پێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام و قانونی موازنە و قەراری محکەمەی ئیتیحادیش باش بەڵام هێشتا لە داهاتی ناوخوا هەرێمی کوردستان ئەوێ بڵێ هەنێ داهات ئیتیحادیە هەنێکی ئیتیحادی نییە بەڵام ڕێککەوتن نەکراوە تا ئێستا لەسەر چەندی پشکی هەرێمە چەندی پشکی بەغدایە دوایین کۆبوونەوە کە تیمێکی حکوومەتی هەرێم چووە کاک دکتۆر ئامان سکرتێری ئەنجومەنی وەزیران تایە بەشدار بووە ڕۆڵی هەبووە لەوە کە بتوانن لێگەیشتنێ دروستکەن لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق لەگەڵ ئەو تیمەی کە لەوێ لە وەزارەتی مالیە بەشدار بوون لێگەیشتنێکیان دروست کردووە کە سەرۆک وەزیران ئاماژەشی پێکرد وتیوانە هەنگاوی باشن و ئەمانە بە عەمەلی دەست پێ بکەن موچەی مانگی نیسان دێت یعنی تا بە بانکیکردن دەست پێ نەکە تا داهاتی ناوخۆ ڕادەست نەکرێ موچەی مانگی چوار نایەت هەر کاتێ تەوتین TBI لەگەڵ وەزارەتی مالیە ئیتیحادی هەرێمی کوردستان واژۆی تەوتینیان کرد و دەست پێ بکەن ئەو کاتە دێت کە تیمێکیان هاتبوو بۆ هەرێم و داهاتی ناوخۆش بخەنە حسابەکەی وەزارەتی دارایی لە بانکی مرکزی هەولێر موچە دێت باش چونکە سەرۆک وەزیران وتی من زەختی محکەمەی ئیتیحادیم لەسەرە زەختی پەرلەمانم لەسەر بەیانی شکاتم لێ یەکەن ئەڵەن چۆن تۆ پارە بە چه حەقێکە نێری بەبێت تەوتین ئەبێت تەوتین دەست پێ بکا و ماوەی تەوتینەکە TBI 2 مانگی ویستووە ئەو 2 مانگە موچە وەک ئێستا دێت تا تەوتینەکە تەواو بێ بەڵام تەوتین دەست پێ نەکا و داهات ڕادەست نەکەی ئەو موچەوتی ناتوانم بینێرم باش بەس ئێستا هەمووی لە ڕێگەی TBI ئەوە دەبێت چونکە ئێستا موچەخۆر هەیە لە هەژماری من حسابی بانکی کردوتەوە نیگەرانە حەز دەکا لەوێ نەبێ ئایا لە قۆناغی داهات و هەژماری من دەمێنێ یاخود چۆن دەبێ تقریبا ئەوەی کە باسی کرد سەرۆک وەزیران وتی پێش ئێوە لەگەڵ وەزیری دارایی و بەڕێوەبەری TBI و محافظی بانکی مرکزی دانیشتوم باشە پرسیارم کردووە کە ئایا TBI ITM و پێداویستیەکانی دابەشکردن و وەرگرتنی موچەی هەیە توێتی بەڵێ هەموو ئامادەکاریەکمان هەیە حسابیان کردووە دیارە لە حکوومەتی هەرێم تیمەکەی کە لە هەرێم بۆ لیان پرسیون 310,000 موچەخۆر لە ناو با بڵێین هەژماری من ینی هەژماری منیان پڕ کردوتەوە ئەوەی کە ماوەتەوە 310,000ەکە لە 1,200,000 باشە ئەوەی کە ئەمێنێتەوە چەندێکە تقریبا 890,000 باشە ئەم 890,000 دەچنە سەر TBI من پێم وتم ئایا TBI توانێت ئەوە بکا بە تەنیا بەبێ ڕەشید و ڕافیدەین وتی بەڵێ ئەتوان و ئامادەیان دەربڕیوە و ماوەکەش 2 مانگیان پێویستە هاتوتە ناو هەژماری من و TBI نانا ڕۆژە وەزیری دارایی لە ڕۆژانە قسەی کردبوو دەڵ هاتوتە ناو هەژماری منەوە TBI وڵی من ڕێزم هەیە بۆ کاگاوە دیوادارم تا ئەم مەوزوعانە تەواوە بێ
دەست لە هیچ نەدا لێی گەڕێت با تێک نەچێ چکە ئەو کتابەی کە کردبووی غەڵەت بوو و ئەوان هەر پێینی گەران بوو بوون بۆیە 2 ڕۆژ دوایەوە سەرۆک وەزیران ڕاستی کردوێتەوە و ئەڵێ ئێمە ڕازین بە پێی قەراری محکەمەی اتحادی تەڵتین لە TBI. باش بەزەوەی هەژماری منی هەیە سوودانی وتی جارێ بەو شەی جاری بەکارێنەوە بەڵێ وتی بۆی تەڵتین خێرابێ و دوانەکەوێ ئەوەی لەوێ هەیەی ئەوی ترێ خەینە سەر TBI. باش ئەی بۆ خۆناغی داهات و دەکرێت ناوانەی کە ژماری منیان بەرکردێتەوە بیگوازنەوە لە هەژماری من نەمێنن ئەوە وەڵاهی ئەمێنێتەوە بۆ بینی هەردوو وەزارەت و حکوومەت منە وردەکاریە نازانانی بەلای دادگایە وایە ئەگەر ئەمەش نەکرد لە خۆناغی داهات و لە هەژماری من ڕاستەوخۆ پارەخستنە سەر حسابی بانقی ئەهلی بۆ موچە لەلایەن عێراقەوە پێم وایە مخالیفی قەراری محکەمەی اتحادیە بەڵام نازانم ئەو بابەتە ئەو 310,000 ئایا TBI دامی ئەو هەژماری من ئەبێ بکات لە ڕێ ئەوە بێچکە وەزارەتی دارایی ڕاستەوخۆ پارە ناخاتە بانقی ئەهلی یعنی ئێستا تەمویلەکە بۆ هەژماری منی شەر لە بەغداوە دەکریان لە هەرێمەوە پارەکە بۆ هەرێم دێ ئەوەندی ئاگدار بن نازانم ئەویان جارێ وردەکارێکی ئەویان ئەمێنێتەوە بۆ ڕۆژانی ئایندە بەڵام TBI بانقی حکومیە ڕاستەوخۆ تەمویلی هەژماری هەموو ئەو کەساناکە کە لە TBIن بەس بۆ خۆناغی داهات و دەتوانرێت بگوازرێتەوە ئەوە بە دڵنیاییەوە بڵێن موچە خۆر شوێنێکی بەدڵ من وایە بینم هەژماری من بچێتەوە سەر TBI لە ئایندەیە کە تەڵتین تەواو بوو ینی لێەوە تەمویل بکرێت بەڵێ هەرە بێ وا بێت ئەو کاتە هەرێم دەسەڵاتی بەسەردا نامێنێت وەک حکوومەت هەرێم هەرێم موچەکان لیستی موچە هەموو وردەکاریەک لای هەرێمە بە زۆکو تەمویل و پارەکە ئەوە عێراق ڕاستەوخۆی کا هەرێم هەر لە دوورەوە سەیرێکە هەرێم دەستی لێ نابێ بە بەس سەبارەت بە خانەشیان ڕەنگە پێشتری زۆر پرسیار لێکرا چەند گاوێک نراوە پێش خۆشت پرسیارت کردبوو لە دادگای فیدراڵی جێبەجێ نەکردنی بڕیاری دادگا سزای لەسرە بەڵێ ئێستا جێبەجێ دەکرێت بۆ هەموو خانەشین ئێستا لە مانگە و زانەوەی عێراق بۆتە 600,000 100,000 بژێوی ژیانیشان بۆ زیاد کرا کەمتری موچەی خانەنشین ئەوەی هەرێم جێبەجێ دەبێت ئەوەی هەرێم پێم وایە لە مەسلەی گرێبەستەکان و وانەبێژان و سەیەکەمەکان ئاسانترە خانەنشینی مابەسە بەڵێ چکە قەراری محکەمەی اتحادی هەیە باش و ئەو پلەبەرزکردنەوەش مەوزوعی پلەبەرزکردنەوەش لەگەڵ مەوزوعی خانەنشینانە لە هەمووی ئاسانترە چکە سوودانی باسی کردوتی موچەی هەرێم لە چەند مانگێکی ترا بەرزە بێتەوە بۆ تریلیۆنێک و 90 ملیار ئێستا 950 ملیارە ئێستا 969 ملیارە باش عێراق 20 ملیاری لێبڕیەوە بۆ باجی موچە لەگەڵ لێبڕینی خانەنشینیە باش بەس بوانە بێژانش لەگەڵیان لە بەغداد لەسەر هێڵ بووی چەند کۆبوونەوەیەکە بوو دیارە ئەوان چیان بەسەر دێت دەکرێن بە گرێبەست یاخود دەبوو پێشترکرابان بە گرێبەست ئەوان چۆن ێستا زیاد لە 37,000 مامۆستای وانە بێش بەڕاستی لە بابەتی من حەزەکەم زۆر ڕاشکاوانە ئەمەتان پێ بڵێم باش لە بابەتی وانە بێژان لەگەڵ گرێبەستەکان لەگەڵ سێیەکەمەکان ئەوانەی کە مستحقی دامەزراندن بوون لەگەڵ خاوەن بڕوان نامەباڵاکان ئەمانە دەبوو هەرێمی کوردستان داوا نەکا لە عێراق بابەتی سێیەکەمەکان و بابەتی وانە بێژەکان بەڕەسمی نردویانە بۆ عێراق وەزیری پەروەردە بابەتی وانە بێژەکانی هێنابوو لە هەفتەی ڕابردوو تەسلیمی سەرۆک وەزیرانی عێراقی کردبوو سێیەکەمەکانیشیان ناردووە داوای تەخسیسی مالیان کردووە باشە بۆ دامەزراندنی ئەمانە باشە طبعا ئەمە عێراق عیلاقەی پێوەی نییە من زووتم عێراق کێشەی دامەزراندن و گرێبەست و
وانە بێژ و سێیەکەم و ئەوانەی لەگەڵ یعنی عیلاقی ئەمانەی نییە. ئەمانە پرسێکن پەیوەستن بە هەرێمی کوردستان خۆیەوە. این دەتوانێت ئێستا پێش وەختە بڕیاری لەسەر بکات سۆرە؟ دەبوو بڕیاری لەسەر بدا باشە و لیستەکان لەگەڵ لیستی موچا بنێرێ. بەڵێ. خۆی سێیەکەمەکان پێویستیان بە قەراری دامەزراندنە دەبوو بیکردایە حکوومەتی هەرێم. گرێبەستەکان ئۆتۆماتیکی ئێستا نزیکی 12 ملیاریان پێویستە مانگانە. بەڵێ. ئەگەر بکرێن بە هەمیشەیی بەشێکی لێ نامێنێ و بەشێک دەستکاری زۆر شتیانە کرێ نزیک بە ملیارێک و 600 ملیۆن کەمتر پارەیان پێویستە. ئەی بۆ نەیان کردو بە هەمیشەیی؟ جا ئەوە پرسیارە جدیەکەیە. وانە بێژان لیستیان هیچ کاتێ نەڕۆشتەوە بۆ بەغا لەم دوو مانگەی پێشوو. لیستیان لە بەغا نییە. نەخێر لیستیان لە بەغا نییە. ئەمان وەزارەتی پەروەردە دابینێکە محازرەکان وانە بێژەکان. ئەوەی بە کالۆریۆسە 400,000 هەیە، ئەوەی کە دبلۆمە 250,000 هەیە. ئەمان نزیکی ئێستا مانگانە 13 ملیار مانگانە موچەکەیانە داوای گرێبەستەکەن، واتە داواکەن ئەم وانە بێژانە بکرێن بە عەقد ئەگەر دانامەزرێنرێن. بۆ عەقدەکان نزیکی 4 بۆ 5 ملیاری تری پێویستە. یعنی بە نزیکی ئەکاتە 18 ملیار بۆ 19 ملیاری مانگانە بۆ وانە بێژان. واتە حکوومەتی هەرێم ئێستا خۆی 13 ملیاریانە داتێ، 5 ملیار 6 ملیاری تری بخاتە سەر ئەتوانێ بیان کا بە گرێبەست. پێشەوەی دەنگی لێبێنێ، پێشەوەی بچێ بەغا بە ئاگا بێنێ، داوای تەخسیسی مالی و داراییان لێ بکە، خۆی بیکردایە و لەگەڵ لیستی موچەی مانگانە بیناردایە. دوایەوەی کە وردبینیە کرێ ڕقابەی مالیەڵێ بۆ نمونە ئەم لیستە بۆ زیادی کردووە 37,000 مامۆستای عەقد، ئەڵێ ئەمانە محازر بوون و کردو من بە گرێبەست. باش. ئەڵێ ئەمانە گرێبەستن و کردو من بە هەمیشەیی. ئەمانە سێیەکەمەکانن 10 ساڵە یەک وەجبەم لێ دامەزراندون، ئێستا دامەزراندون. ئێستا عێراقە ئەمان چوون بە هەڵە و بە نازام لە کۆڵی خۆیانیان کردوێتەوە یا بە هەڵە نردویانە یان مەبەستیانەکە نەکرێ. باشە. من نازانم یعنی کامیانە، بەڵام کاتێک زانیم کە ئەم پرسیان گێڕاوەتەوە بۆ بەغدا، بەغدا تەخسیس مالی نییە. سەرۆکوەزیران وتی من بۆ یادی هەڵەبجە ملیارێک دینارم بە دیاری بەخشیوە بە پرۆژەیەک ئەو دەوەی دەواازەی هەڵەبجەوەتی تووشی سەرێشە بووم لەسەری بڕۆی لە دەرەوەی هەر بڕگەیەکە لە ناو موازەنا کە دەسەڵاتم پێدا پارە بنێرم. بۆی وانێ ساڵن تەخسیس مالیمان نییە و ناتوانین. ئێستا ترسمان دەبێت چی بکەین؟ دەبێت هەرێم بیکە لە هەمواری یاسای بودجە یاخود دەبێت هەر ئێستاش دەکرێ بکرێ؟ طبعا لە هەمواری یاسای بودجە باشە. ئێمە هیچ شتێکمان نییە تەخسیس مالیمان بۆ بکە بۆ دامەزراندن. ئێمە کۆی بودجەمان هەیە کە لە ساڵ 12.67. باش. بۆیە ئەم بابەتە پەیوەندی بە هەرێم خۆی وایە. بەزیستە توان قەرارەکە بدەن ئێستاش؟ با بیدەن بینێرن لەگەڵ لیستەکانە تەدقیق بکرێ ئەو کاتە بزانین ئەو ترێکی بەز ئێستا عێراقیان وا بە ئاگاهێناوە 37,000 وانە بێش بخەیتە ناو لیستەکە ئیش ئاوا لەوێ ڕێک دەرێهێنێڵێ کاکە ئەمە تەخسیس مالی نییە ئێمە ناتوانین چکە پارەکە 2000 بێ عێراق بیدا. ئەبوو ئەمە نەکەن، هەرچەنە حیسەی خۆمانە چۆتە موچە زیادی کردووە، بەڵام با نەبن دیوار بێ و نە دووبارە بێ و نایاسایی بێ. یاسایی ئەوانە بێش گرێبەست سێیەکەم هەمووی حەقی خۆیەتی واژبێدا بمەزرێن.
باش بەزە سەرژارەکانی ژەوانەی چاودێری کۆمەڵایەتی پێشتری ئیشی دەسەر کرده بوو بەڵێ ئەوانەی کە توێژی هەژارەکان کە 150,000یەکیان هەبوو 150,000 نیە ئەی ئەوان نەبێوانیش خەمیان لێ بخورێت کە لە عێراقیشە ئێستا بەس لە کەمەندامان لێرە هاوکاریکیان هەیە ماگانە ئەوە ژێکێکی ترە لەو غەدرانەی کە چەندین ساڵە حکوومەتی هەرێم لە هەژارترین خەڵکی ئەم وڵاتەی کردووە کەسانێک کە سەرچاوەی تری بژێویان نییە لە خراپترین ئاستی ژیان و گوزەرانان 150,000یان هەبووە بە ناوی ئەوەی کە گوایە نامستەحەقی تایە ئەوە 8 ساڵە بڕاوە تا ئێستا بۆیان نەگەڕاوەتەوە لە کاتێکە عێراق ڕۆژانە بە بەردەوامی هاوکاری تۆڕی چاودێری خێزان زیادەکە ئێمە تا 2013 گەنجێکی دەرچووی زانکۆ کە بێکار بوو مانگانە 150,000 وەرەگرت ئافرەتێک کە هاوسەری نەماوە ئافرەتێک کە هاوسەری لە زیندانە ئەوەی جیابەوەتەوە ئەوەی کە با بڵێین بەخێوکەری نییە ئەوەی شەلل دەماخە ئەوەی کۆمەڵێکی زۆر لەم چین و توێژانە کە خەڵکی ناو کۆمەڵگەن هیچ سەرچاوی هەمویان ئێستا بە خێری خەڵکە ژین هەمووی بڕیوە نزیکی تەسەورەکەم ئێستا حالیەن ئەو کاتێک کە بڕیوێتی 60,000 خێزان و کەس بووە لە عێراق خێزان لە تۆڕی کۆمەڵایەتی خێزان نەکتاک 320,000 هەیە 320,000 هەژارە خێزان وەکو تاک 150,000 هەیە عێراق هات لە تعدیلی قانونی کەمەندامانە کۆمەڵی امتیازی تری پێدان موچەکەشی لە 170,000ەوە کردن بە 250,000 خەڵکی ئێمە بەداخەوە مەحرومە لەم شتانە و لە کاتێکا کە حکوومەتی هەرێم نەوتە فرۆشێداتەکەی دیار نییە داتی ناوخۆی دیار نییە دۆخی خەڵکەکەی 10 ساڵە بەهۆی مەسەلەی نەوتەوە ئەوە باجەکەیەتی زۆر چاکە هاوڵاتێک پرسیاری کرد دەڵێ بۆچی بانکی ڕەشید و ڕافیدەی نایەن بۆ کوردستان مەوسەکردنەوەی لەقەکانە لەبەرەوەی هەموو مڵک و بیناکانیان دەستی بەسەرا گیراوە و فرۆشراوە ئامادەن بەس بۆ ئەگەر داوایان لێ بکرێ بۆ بەڵاکردنەکە ئەگەر بێنە ناو تەوتینەوە بە دڵنیایەوە بێنەوە لەقەکانیان و وەکو TBI کار بکەن باش هاوڵاتی پرسیارێک دەڵێ لی بپرسێ ئێمە کارتی هەژماری و هەژماری من فۆرمان پڕکرێتەوە لە هەژماری بەڵام کارتەکەمان وەرنەگرتوێتەوە دەکرێت وەری نەگرینەوە لە TBI هەژمار بکەینەوە ئەبێ حڕ بێ خەڵک لە چه بانقێک لە حکومی وەرێگرەیە لە ئەهلی حڕ بێ مادام TBI حکومیە خەڵک ئازاد دەتوانێت حسابەکەی خۆی بگوازێتەوە بەڵێ هاوڵاتێکی تر لەسەر زیندانیانی سیاسی پرسیاری کردو ئەوانیش دەبێت موچەکەیان چی لێ بێت یاخود وەبزانام لێرەش ژمارێکی زۆر چاوەڕێی ئەوەن کە شتێ باشی باس کرد بۆی کە موچیان بۆ ببڕێتەوە بەڵە شتێکی بیرخستمەوە باشی کرد من دوێنێ کۆمەڵێک دۆسیەم پێبوو کە تەسلیمی سەرۆک وەزیرانم کرد یەکێک لەوانە داواکاری کەمەندامان بوو خاوەن پێداویستی تایبەت و مەوزوعی تالاسی ماوەوانە ئەوە کێک بوو لە داواکاریەکان کە لە ماوەی ڕابردوو کەمەندامان هاتن بۆ بەغدا باشە داواکانیانم گەیاندە سەرۆک وەزیران دوێنێ بەدەستی یەکێکی تر لەو دۆسیانەی کە پێم بوو دۆسیەی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بوو کە کارم لەسەری کردووە و تەواوی مەلەفەکەم جارێکی تردایەوە بە بەڕێ سەرۆک وەزیران کە ئەو ئاراستەی ئەمانە عامەی مەجلیس وزەرای کردووە جارێکی تر مەلەفەکەم ما پێی بۆ گواستنەوەی دۆسیەی ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی هەرێم بۆ سەر عێراق چکە جیاوازیەکی زۆر هەیە و بە پێی دەستور و یاساژ مافی خۆمانە کە نەک زیندانیانی سیاسی ئێمە شەهیدان و ئەنفال کراوانیش کە سوکاریان
موچە و ئیمتیازیان هاوتای عێراق بکرێ. ئیشی لەسەر دەکەن. بەڵێ ئەم دۆسیانە وەگوتم بە ڕسمی تەسلیمی بەڕێ سەرۆک وەزیرانم کرد لەگەڵ هەندێک دۆسیەی تر پەیوەست بە گەندەڵی و بابەتی شوبهەی گەندەڵیەوە. باشە چەند خولەکێکمانە بە ساڵەتێکی تش پیسایك بەسەر خانەشینی هێزەکانی ناوخۆ ئەو زەماوانن کە 220,000 هەیە ئەگەر هاوتا بکرێ و کاتە دەبێتە 600,000 ئەوان تەنیا لەوێ سوودمەند دەبن کە کەمترین موچابێ بە 500,000 بە 500,000 بەڵێ باشە بەس ئەوتە دەما ئاسانتر بکرێت ئەگەر هەرێم خەمی لێ بخوا بەڵێ بەریاریدادگەی فیدراڵی عێراق ناتوانێت ڕەدی کاتەوە لەسەر کات وەستاوە چارەسەرکردنەکەی تەسەورەکەم هەرێمی کوردستان دەستی پێ کردووە بەڵێ بەڵام ئەو قانونە قانونی ڕقم قانونی ساڵی 2014 یاسای خانەنشینیە گرتووی عێراق ئەوان لەوێ سوودمەند دەبن لە کەمترین موچە نابێت لە 500,000 کەمتر بێ. هاوڵاتێکی تر لەبارەی مامۆستایانی کەرکوو دەڵێ دەتوانن لە ڕاشید و ڕافیدەین بە بانکی موچەکانیان بە بانکی بکرێت چونکە دەڵێ لە کەرکوو لقیان هەیە ئەوانەی دەرەوەی هەرێم بەڵێ وایە ببورن ئەو بابەتەی مامۆستایانی کەرکووک و ناوچە ناکۆکی لەسەرەکان لەم ڕۆژانە لەگەڵ مامۆستایانی وانەبێژ کە سەردانی جێگری سەرۆکی پەرلەمانمان کرد جارێکتر باسمان کردەوە کە عێراق ئامادە نەبوو ئەو 19,000 مامۆستا و فەرمانبەرەی خوێندنی کوردی کە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن موچەکانی بخاتە سەرخۆی و تا ئێستا ئەو پرسە ماوە بەڵام ئینشەڵا کە تەڵتین کرا ئەوان ئۆتۆماتیکی ئەچنە ڕەشید و ڕافیدەین لەبەرەوەی خۆیان لەو ناوچانن و کێشەکەیان حەلەبێی تر گرفتی چاوەڕوانی موچەی هەرێمیان نامێنێ. باش هاوڵێکی پرسیارێک دەڵێکی حەوت خانەنشین دەبم موچەکەم چی لێ دێ یەکی حەوت مانگی حەوت ئینشەڵا بە قانونە تازەکە وەری دەگرێت. باشە لەسەر کاتژمان کەماوە بەس لەسەر نەوتیش دەبێت تەسلیم بکرێت چونکە دوێنێ وەزیری نەوتی عێراق قسەی کردو دەڵێ لە هەرێم ڕۆژانە 375,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت 46 بۆ پاڵاوگەکانە 329 ئەوەیە کە دەفرۆشرێت دەبێت نەوتەکەش تەسلیم بکەن. بەڵێ ئەوە قەراری محکەمەی اتحادیە لە تەوتینی شاتیایەتی لەناو قانونی بودجەشتیایەتی کە ئەگەر نەوت بە بۆری ڕۆی تەسلیمی سۆمەوە کرێ ئەگەر بە بۆری نەڕۆی لە ناو خۆیان بە تەنکەر تەسلیمی خەزانەکانی سۆمەوە کرێ هەرێم لەوەش پابند نییە نەوتەکە بە تەنکەرە فرۆشێ و وەکو وەزیری نەوتەڵە 40,000 ڕۆژانەیەدا بە عێراق ئەوی تری بە تەنکەرە فرۆشێ و لە ساڵی 2023 بە پێی تەقریری ڕقابەی مالی کە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم داوێتی 93 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمهێناوە. باش 16 ملیۆن بەرمیلی فرۆشتەوە بە دوو پاڵاوگە 33 ملیۆن بەرمیلی بە تەنکەر فرۆشتووە کە ئەوە بەڕاستی پێچەوانەی قانونی بودجەیە پێچەوانەی قەراری محکەمەی اتحادیە. باشە ئەگەر هەرێمی کوردستان ئەم نەوتە بدا بە عێراق ئێمە بودجەی تەشغیلی بودجەی ئیستیسماریمان بۆ دێ کێشەی موچەشمان هەلێبێ نەوت و بەنزینی مەدعومی 450 دیناریشمان بۆ دێ. ئێستا بەهۆی ئەوەی خۆیان نەوتەکە فرۆشن نایدەنەوە بە عێراق داهاتەکەشی دیار نییە خەڵکیش محرومە لە سوتەمەنی دەعمکراوی عێراق. بەڵێ کاتمە ناوەست دەڵێ کەماندامانەوە لە 2012ەوە بریار درراوە چارنووسیان چی لێ هەندێکی تۆمار کراون بەڵام موچیان بۆ نەبردراوە ئەوە زیاتر لە 30,000 وایە. بەڵێ وەزیر وعدی داوە گوایە 10,000 چەنە بەرزیان کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە 150,000ەکەیان بۆ ببڕێت. بە کورتی دەبێت لەم ڕۆژان لەم هەفتێدا بە بانکیکردنەکە دەست پێ بکە TBI کارەکە دەست پێ بکە بۆی کە موچەکەش بێت. حکوومەتی هەرێم تێگەیشت چکە خۆی لێلادا ئەوی سەروا بڕوە خۆی لێ گێژە کرد خەڵکی خەڵەتاند حکوومەتی عێراقی بەڕێە کرد بەڵام حکوومەتی عێراقی پێیوت
یا تەوتین و داهاتی ناوخۆ یا موچە نییە چکە تۆ قەراری محکمەی اتحادی جێبەجێ ناکەی. لیستەکانیشان پاک نییە بەس عێراق پارەکە دەنێرێ؟ نەخێر لیستیان زۆر خەتەرە زۆر خراپە پڕە لە دووبارە پڕە لە بندیوار. ئێستا ترسیان هەیە لە تەوتینی بانقی TBI زۆر لەو شتانیان دەرکەوە. بەڵێ سوپاس دەکەین کاک سۆران عومەر یانداین پەرلەمانی عێراق لە لیژنەی ئابووری پیشەسازی بازرگانی ماندوومان کردی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.